اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد، رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها، وشفيعنا يوم الحساب. سڵاو هاڕانی خۆشەویست، بەخێربێنەوە ڤیدۆیەک در لە فیفا 23 و لە یادیەکی در. ئەم جارە جادوینەتەوە پێشبینی بکەین بۆ یاریەکەی نێوان ڕیاڵ مەدرید و چێلسی لە چامپیۆنز لیگ. جا خۆمان ڕیاڵ مەدریدین، تەشکیلەمان حازر کردووە، ئەوەش بەدلەوکان و ئەو شتانە وەرد کلاس و 7 دقەی و ساحەکە نازان ساحی کوێ. وەک پشگیرێک لایک و سەبسکرایب لەبین مەکەن و بابڕێنە ناو یاریەکە بزانین چی ئەبێت و کی ئەیبێتەوە. ساحەی ڕیاڵ مەدریدە. بەخێربێنەوە یاریەکی تری نێوان ڕیاڵ مەدرید و چێلسی لە چامپیۆنز لیگ. دەست پێکەین. گۆڵی باشیان دەگەین بە حساب. ئۆفساید وەڵی نەمزانیم نەچووەتە پێش. وە چیە و ماچەلە؟ دەیکەلە ئەو گۆڵە دەقەی 4 بەشکەم لە یاریەکەی تریشە ئاوە ڕووبە حیمە مەسم ڕاستەقی نییە. مانجمهوری ڕیاڵ مەدریدین. زۆر جوان بوو، یای بە 6ە یای بە گۆڵچیەوە چووە گۆڵە. یە بە سەریە بە کەلەی گۆڵچی. بەی خۆی نووسێتەوە. وەرە تۆپەکەمان بەرێ گرتومانە. بڕۆ ئەوە جوانە، ئەوە گۆڵە. هەڵا کردوونمان بە فلیمە لە دەقەی سەرەداوە. ئەوە دوو کەریم بە زۆر جوان پێشەکەون. 6 دیسانەوەەر شیچای گوتوان داچوو بە گۆڵە. ئەی بژیت جوانەیە خولێنێتەوە. بژی حاجی کارێم بەنزێمە. بڕۆ دەی بڕۆ بۆ کەسی لێ نەبوو. غەڵەت. زۆر جوانە، زۆر یاریەکە سەری ئەو خۆش. بۆ ئەملا زۆر جوانە. بێرەوە پێشۆ سەروتر ئەوە نییە خاوە خاوی کرد.
نه يالي نه قولنا كورت ويديه مودريتش قلتو معنا اخ زروي اي هوار اويك يندك الدينو وشي غلطة قلتو والله انا عيال برا بقوتون نكي حلوة وهدو قولك ديفينيس نه يلا نه كم ينا بيشو فاولة تا برانا رود لقاها فيجن اخ نيلا قولا كرة وسيه رابيان كما فيلم بيجي فينيسيوس خرابيش نبو تم در ناچه بس در شوش کر ای بجید وی نگیره تا دما چی لگا نه ale druska هجني كاشينيا ورا خوارو برو قيناكا كاشينيا بوبوي غلط هكا غلط دورة برقاتشي كويناي برو قولت زور جابو قولة هو هالنصابي شو اكيد داون بو هذا زين بتشي كلياني بيقى كريم كلي ليه ها بدل ياكلت برا كله وكله بسمبر السبر رابو يدوا يلا
ئەی هاوار وەڵای حەق نەبوو گۆڵکە بەردەم بۆ چۆڵ کرد بەرە ڕۆلۆ شەتحانەیە ناڵێ ئەو بۆ هەجومیان تەنگرێتەوە بۆ ئەم لا بەشەر دەبڕۆ قاچێکی لێ بە نایاڵە تاو کاکە تاو بۆ تاوی ناکە زانانی چیە هەیە بێنینە ناوە میزیکە هیچ چییە ڤالڤێردی CM بۆ جێی بیکەم بە کرۆس یان مۆدریچ یەڵەوەی لێکەین ئەسینسۆ نامانوێ جارێ ئەسینسۆش خراپ نییە ئەماکەین بە ئەلابە کیتریتیە هازارد خوا دڵم ناوێنی وین سۆزا بۆزێن با بڕە نەکەی ئەی برانە ڕۆ چی گۆڵ نەبوو هاوکیلی دەبڕەدەی بۆی ناگیری ئەوە بە خۆتە تاک دیفاعەکە لە پێشەوە بوو یەکسەر فرسەتی لێنن ناڵەن ئاسمانیشە دایەگرێت فاوڵ نییە دەبڕۆ ئەکلەوە شیشەی ئەدا بیگرە ئەخ کە جوانە بووە گەر گۆڵ بووە شیشێکی زۆر جوانی لێ بەرز بوو زۆر نام ڤالڤێردیش شتی جوانمان بۆگە گۆڵە تەواو گۆڵ ئەوە هاتریک بژیت با لای بین ئەو ناڵێی بێنە هەر نەڕۆ بە لای گۆڵای دەخەینە
ناڵێت کەریم بۆی ناگیریەوە بە نیە بە و ڤینسۆس بە کێبوو لەگەڵیە نایاڵن بژیت سەرۆ ئەخ ئەوە پەلەم لێ نەکردایە ئەوە گۆڵ ئەوە ڤینسۆس دوو بژین بۆ نەوە یەکە بژی ڕەشە ڤینیسیۆس مەرە گرتومانە نەوەیەکەیە نایاڵێ ئەخ بێ ئەو خولانەوە هەر بکەم زۆرە پاسات و تەرتیباتەوە ڕۆن بۆ بگەڕەرەوە دەبڕە دەی ئەو بۆی لێکرد ئاسا پاساتما بە کەریم لەو غاڵەتە هینا گۆڵی زۆرمە کرد نەکەی نەک وەڵای حەق نەبوو گۆڵ بێت گۆڵە لە پێشەوەی نێشتا ورەمان بەرزە دەبڕۆ کەریم ئەو گۆڵە ئەوە گۆڵی بردنەوەیە دەقەی 86 ئەوێ ئاوا حاڵاتێنی پێوەکەیت و ویان بیتە ناویان گێژیانکەی جارە لەوێ خولانەی کوێکاونە جوانە بۆ بن شیشەکە سەما بکە سەما بکە
ڤینسیۆس گوێتان لێیە؟ بابا چۆن گۆڵەکرێ بێ ئاوە ئاخ نەگەشت نەکەی بۆی ناکرێ هێشتاوەش لێیە ئافریای گۆڵێ ترکەوم خەتای خۆم بینە گۆڵم کردبوو وەڵا خەتای خۆم بینە گۆڵێ تریش مەکرد بە کەریمەردی بە ئەو ڤینسۆس هاترێکی ئێخو کەریمیش کردی بۆ یان بەو یەم جوانتر بوو نازانم سێڵفێکرن ئادەی بەنزیمە دووی کرا گۆڵیان بۆ کەریم حساب نەبوو بیرو نییە سێکە جوانە بەژید لێروان تەواو هاوڕێنی خۆشەوی داتمە کۆتایی ڤیدیۆکە تەنهامە پێشبینیە بوو بۆ یاریەکەی ڕیاڵ مەدرید و چێڵسی ئینشەڵا ڕیاڵ مەدریدی بێتەوە وەکو ئەمەی کە پێشنیارمان کرد تا ڤیدیۆیەکی تر و پارتێکی تریش خواتان لەگە هەر لە خۆشییا بن خوا حافیز